حەفت بابەتی پێداویستی پزیشکیە بۆ خۆپارێزی و چارەسەری بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆرۆنای نوێ کۆڤید-19. بەڕێزان، وڵاتی چین هەر لە سەرەتاوە لەگەڵ دەستپێکردنی ئەم ئەزمونە نوێیەی ڕوبەڕووبوونەوە بەرەنگاربوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێی کۆڤید-19 زۆر هاوکار و پاڵپشت بوو لە پێدانی زانیاری و ئەزمون و شارەزایی وڵاتەکەیان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە و هاتنی ژمارەیەک لە شارەزایان و خەبیرەکانیان بۆ هەرێمی کوردستان و هەڵسەنگاندن و تەقییمکردنی وەزعی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوە. And it is including that 1,008 personal PCR tests. پێک دێت لە 1008 تستین کیت. And also surgical mask and N95 mask. ماسکی عملیات و ماسکی N95. And protective clothing and gloves and shoe covers. جلوبەرگی خۆپارێزی و دەستکێش و کەڤەری پێڵاو، داپۆشەری پێڵاو. And this is the third time that Chinese government and people have donated anti-epidemic materials to Iraq and the Kurdistan regional government. ئەمەیان چوارەم وەجبەی هاوکارەکانی حکوومەتی چاینایە لەو بوارەدا بۆ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان چوارەمی.